توجان خطاك لمويا ام فيري نكردو زهر كسي مناليش هروايا عادتي وايا اگر فيري نكريت فير نابي ابي كده بدا ساعتيكي يعني بلي اخو باكريتو انت دكتور جان هر كسي مشتاق قالت هيك قالت داون سيدرما من عليا هيك قالت اوتيزمي هيك قالت من عليا بالكوليا باش اگر اوان امشتانا ازانن اي بوتا يسا ام الى جنة دزراوتو بو من عليا يعني بو همون رگ نکوتون لسر یک جور دز نشان کردن بالضبط بله حد كسي مشتاق قالت این تو تصورەکەی ئەگە مناڵەکە ئاسایی بێ دایکشی کەم تەرخان بێ بە 6 ساڵی فێر نابێ خۆی پاکاتەوە دكتور جان ابي فير كده بۆ فێرە نەکردۆ کچی من وڵی خۆی زانێ بەڕاستی پێم سەیرەواڵێ وڵی ئەوەی لەگەڵ ئەما خەریک بووم نی ئەوە لەگەم مناڵەکانی تران خەریک نەبووم ئەوم مناڵەکە مێستا تەمەنی بۆ بە 6 ساڵ ینی معقول نییە نەتوانێت خۆی پاکاتەوە خۆش کاتۆر مناڵەکە و بینیوە تۆ توانی پێمان بڵێ ئایا مناڵێ ئمە کێشەی هەبوو یاخود کێشەی نییە خۆ تۆ مناڵەکەت بینی و قسە لەگەڵا بەس پێشەوەی جواب ببەمە من حەزەکەم ئەو فۆرمە بگرە بڵێ زەحمەت نەبێ ها ئەو بڕگانەی کە تایەتی ئەوش قەڵەمێک ئەو شتانی پێ دەڵێم ئەگەر ئەوەیە ئیشارەت لە بەڵێ بەگەر نییە ئیشارە لە نەخێرەکە بە زۆر باش باشە کچی من یەکەم لە کاتی دووجانی تۆ نەخۆش بووی نەخۆش نەبووی ئەگەر نەخۆش بووی بینوسە چ نەخۆشیەکەوەسە شەکرە بۆ زەخت بۆ چی بووە خوێن خەز بۆتەوە دەرجیژێت پێستە هەبوو چی بووە باشە پێش لە دایک بوون ئەو بڕگەی تایە ئایان نا پێش لە دایک بوون وتیان مناڵەکە ئاوەکەی کەمی کردووە یا زیایی کردووە چە خۆزایی مناڵ لە ناو کیسەیە ئاوایە وەکو ماسی وایە ئەم ئاوە کەم کا خراپە زیاو کا خراپە ئەوەشم میشارەت بۆ لێبە باشە لە کاتی لە دایک بوونا بە زەحمەت لە دایک بوو کە لە دایک بوو شین بوو بۆ خسیانە ژێر ئۆکسجین کە لە دایک بوو یەکسەر گریە زەردووی زۆری نەگرتووە بگاتە 7 و 8 خوێنی بوو گۆڕن گەشتکەی نەگرتووە باشە بەسەرا نەکەوتۆتە خوارەوە و بورا بێتەوە و ڕشاش بێتەوە لە بشکەوێت و بش بوورێتەوە بەس نەڕشێتەوە ناباس ڕشا بێتەوە بە سێمانگی ملیگرت خۆ دەزانی مناڵ کە لە دایکە بێ ملی نەگرتووە بەس لە سێمانگی تر ئاوە حرەکاکە ملی زۆڵی مەملا بە سێمانگی ملیگرت بە 6 مانگی دانیشت نەخێر بە ساڵ پێی گرت نەخێر چی بوو؟ جاری فۆرمۆن بەرەو زەحمەت دەبێ ئەوانەی پێم وتی ئەندێشم بەکوتی بۆ باسکە بەڵێ کاتۆر ئەم لە کاتی دووگیانە ئەنی من نیشۆکە هەموو هەنێ ئافرەتی تر شەکرم بەرز بوو تووشی نەخۆشی شەکرە بۆ بووم بەسەریەوە ئاتەنەوانشی کە تووشی نەخۆشی شەکرا بن ئاوی مناڵەکان زۆر ئەبێ ئەمەش کە لە تقریبا لە تەمەنی حەڵمانگیە بەشێکی ئاوەکەی تەقی لەبەرەوە بە پەلە بە لیژنە بڕیاریان ناکە مناڵە بێ بە عەمەلیات لە دایک بێ کە لە دایک بوو مناڵەکەم شین بووە وتیان ئۆکسجین بۆ بەشی سەروەی ینی بۆ سەری مێشکی نەچووە ئەمە ژوای کرد نسبەیەکی کەم کە نەخۆشی ینی ئەم هینەی تیا دەربکەوێ بەڕاستی گەشتکە تقریبا 2 جارێک هەستمان پێکرد کە تووشی گەشتکە بوو لەبەرەوەی جارێکیش هەستمان کرد کە لەگەڵ باوکیا بردمان بۆ خەستخانە تای ئەوە بەرز بوو وەکو تەنووری لێ هات بوو بەڕاستی بۆ ملگرتنەکەش تقریبا تاوەکو 6 مانگ ئەوانە بە تەواوەتی ملی نەگرت و تقریبا تا ساڵ و 6 مانگ ئەوانە پێی نەگرت ینی دواکەوتوو پێگرتنەکەەوە قسەکردنەکەشی هەم بە هەمان شێوە تەخیر بوو هەموو ئەمانە ینی مناڵێکی ئاسایی نەبوو حتا لە حاڵەتی شیر خواردنیشە کە شیریە خوارد وەکو مناڵێکی ئاسایی نەی ئەتوانی خواردن بخوا و گەشەشی تقریبا هەستم پێکرد ینی کێشوشتی کەم بوو بەڕاستی ینی هەموو ئەمانە خەلەلی هەبوو مناڵ من هەر ئەموو کێشەی هەیە ئەوانیان و نەخێر زەحمەت نەبێ ئەوەش ئەو فۆرمەشم پرسیارانە و لەکەم ئیشارەتی لێ زۆر باشە بە بەڵێ یا بە نەخێر ئەم جوڵەی هەیە ئەما کات نەخێر ئەمەی نەبوونێ بە چواردەوری خۆیان سوڕێتەوە نەخێر کاتێک کە بانگیەکەی بڵێن ڕووەکە بۆ لای تۆوە وەڵامەیاتەوە قسەکانم بۆ مەکە بەس ببین سێسامنی خوێنوانێ بۆ نمە لەسەر نوکی پێ ڕات شت لوو لە کات خۆی بە شتێکەوە گرتووە بەردەوام مەسەلەن ئەبێ بۆ نمە بووکێکە پەڕۆیەکە خاولیەکە نازم سەمونێکە نانێکە بەردەوام پێ بێ زوو سەیری بنمیکی ماڵەوەکە ئاوە یاکە پانکە سوڕێتەوانی ئاوە هەر سەیری پانکەکە وتابعەکە ئەگە سیارەیەکی بێتی یاری پێ بکە ئایوکو هەموو مناڵێکی تر ئاوە یاری پێکات یا بەس تایەش یەکرێت و یاری پێکات پسکی تێ نانێ هەر شتێک ئایەکە ئیخوا بۆ نییەکە پێش خواردن
کە دەنگێکی بەرزە بێت تەپڵی مۆسیقایە گۆرانیە شتێک جاوارەکە دەست بە گوێ وەگرێت حەز بە تەنیایی یەکات حەزەکار بە تەنیا بێت ناچێتە ناو مناڵەوە کە شیر دایە کە قسەی لەگەرەکەی سەری چاو دەکات یا ڕۆکە بەم لاولایە قەت بووە هەر لە خۆیەوە پێ بکەنی و ڕاکە بێت و بچێت ڕقی لە باوەشە لە باوەشی بکەی حەز نەکات ڕقی لە باوەش بێ